لە دڵمانی هەتاترپا لە دڵمان بێ لەگەڵتە دێ لەگەڵتە دێ هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتاترپا لە دڵمان بێ تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزا لە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزا لە ڕووی هەمووان لەگەڵتە دێ لەگەڵتە دێ هەتا هەنگاو لەگەڵمان دێ بە زمانی گەشا پێدەن بەڵمانەکەی کەروانێکی بەرەو ماڵی خۆرمانەبەی ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بستین بۆ پەنجەی قوتەبیان ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بستین بۆ پەنجەی قوتەبیان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتاترپا لە دڵمان بێ لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتاترپا لە دڵمان بێ تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزا لە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزا لە ڕووی هەمووان لەگەڵتە دێ هەتا هەنگاو لەگەڵمان بێ هاتووی ناسوودەی بێنین لە جێی ئەزار خەمێ لە بەین خەندەیا بدەین لە ڕوخسار تێکۆشین لەو پێنەوا بەبێ وچان تا قوتەبیان ئەبن بەسەر مەشقی ژیان تێکۆشین لەو پێنەوا بەبێ وچان تا قوتەبیان ئەبن بەسەر مەشقی ژیان لەگەڵتە دێ